و زەراعەت و فەلاحەت و ئاژەڵداری خۆیەتی خەریکی ژیانی خۆیەتی پەلاماری نادەن بە تۆپ و تەیارە. بۆیە ئێمە جارش کە داوا لە میلەتەکەکەین کە هەڵوێستیان هەبێ لە هیچ شوێنێکە ئەمە لە دوژمنانی ئەم میلەتە قبول نەکەن کاتێککە بێن خاک و ئاو وڵاتمان داگیر بکەن. بە هەمان شێوەش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئەبێ هەڵوێستی هەبێ لە کاتێکا سنوورەکانمان ئەبەزێنرێ کە هاوڵاتیەکانمان ئازیاد ئەکرێن کە ڕز و باخەکانمان ئەسووتێنرێن کە ئاژەڵەکانمان گیانیان لە مەترسیایە کە مرۆڤەکانمان خەڵکی ئەم وڵاتە ژیانیان لە مەترسیایە واگەر خۆیان ناتوانن پارێزگاری بکەن پێویست ناکات جاشەتی بکەن پێویست بەوەکە بە حکوومەتی عێراقی بڵێن کە پارێزگاری لەم سنوورە بکە ئەویش پارێزگاری ناکە ئەوە پێویست ئێمە پێویستمان بۆیە کە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین لە وڵاتانی بەناو ئیسلامی بکەین کە ئەم زوڵم و ستەم و تعدا و تاوانە تاکەی بە درێژایی مێژوو پەلامارمانە دێ بە درێژایی مێژوو عەزیەت ئەکرێن بە درێژایی مێژوو ڕەز و باخمان ئەسووتێنرێ خەڵکەکانمان لەم ئاوەدانی و لە گوندانەیە لەم شار و شارۆچکانەیە دەربەدەر ئەکرێ و ئاوارە ئەکرێ بە مانجی ڕەمەزانە بە درێژایی مانجی ڕەمەزانەکان بە هەموو تەمەنی من نەبووە کە میلەتی کورد بهێڵن ئیسراحەت بکە هەر ڕۆژە و بە ناوێکەوە پەلامار ئەدرێن ئەوە تا نیشانەکانی دینداریمان کە لە ناو مزگەوتا خەڵکە بەگشتی بەربانگ ئەکاتەوە ئەمە یەکەم شوێن نییە لە ڕانیە و لە زۆرێک لە شوێنەکانی تریشا لە زۆرێک لە گوندەکانی ترا ساڵانە ئەمە چەندین جار دووبارە ئەکرێتەوە کە ئەو عادەتە جوانەی ئێمە هەمانە ئەو دینداریە جوانەی کە ئێمە هەمانە دیندارێکی ڕاستەقینە هیچ میلەتێکی تر نییە بۆیە جارێک کە ئەڵێن میلەتەکەمان پێویستە هەڵوێستی هەبێ حکوومەتی هەرێم و پەرلەمان پێویستە هەڵوێستیان هەبێ کە هەڵوێستیان نەبێ ئێمە حکوومەت و پەرلەمانی وامان ناوێت حکوومەت و پەرلەمانێک کە بە خوێن و خەباتی ئێمە هاتۆتە سەرکار لە ئاوارەیەوە هێناومانەوە ناو وڵات و ئێمە خوێنمان ڕشتووە هەتاکو ئەمانە بێنینە سەرکار پێویستمان بەوە نیە جاش و خۆفرۆشمان تیا هەڵکەوێ پێویستمان بەوە نیە وڵاتەکەمان بفرۆشێ پێویستمان بەوەی پارێزگاری لە خاک و ئاو وڵات و میلەتی خۆمان بکەین وەکو عەرزم کردن ئێمە چۆن خوای گەورە ئەمرمان پێکا عیبادەتەکان بکەین نوێژەکەین ڕۆژووی خۆمان ئەگرین ئاواش پارێزگاریکردن لە خۆمان و لە خاک و خەڵکەکەمان بە پێویست و بەواجب ئەزانین هەر کەسێکیش کە لە ناو میلەتەکەمانە هەڵوێستی نییە وەکو ئەسحاب الأخدود وەکو ئەو کەسانەی کە لە ئەنفالا بێ هەڵوێست بوون وەکو هەموو ئەو کەسانەی تر خوای گەورەی ئینشاڵڵا بەرنەفرەتی خۆیان نەخا لە کۆڵ ئەم میلەتە ئەبنەوە و دینداریشیان تەواو نییە و بە هیچ شێوەیەکی دینداری ڕاستەقینە ناکەن